بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە سیاسەتی ئەوە بووە کە بەڕێگای دیالۆگ بتوانێت کێشەکانی چارەسەر بکاتن، چ لە ناوخۆبی چ لە گەبەغدا و یاخود شوێنی تریش بیتن. ئێستاش لەسەر هەمان پرینسیپین کە دیالۆگ باشترین ڕێگایە لە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕاستەوخۆ دوای دەست بەکاربوونی بەڕێز لوعایبی لە پۆستە تازەی کە شخصێکی مەسلەکی و شارەزایە لە وبارە ئەو قسانەی کردی ئەمە پێشوازی لێ دەکەین و دەستخۆشیشیان لێ دەکەین و پیرۆزباییش لە بەڕێزی و لە وەزیرە تازەکانیش دەکەین، هیوادارین کە لە کارەکانیان و لە ئەرکەکانیان سەرکەوتون بەتایبەتی لەو بارودۆخە زەحمەتێک ئێستا عێراق پێی تێپەڕ دەبیتن. بەڵێ لە ڕابردوو دیالۆگ هەبووە، ڕێککەوتنیش هەبووە، بەڵام بەداخەوە بەغدا وەک خۆی جێبەجێی نەکردیا. لەگەر ئەوەشدا ئێمە ڕامان ئەوەیە کە دەرگای دیالۆگ نابیدا بخرێ و ئامادەینە لە بۆ گفتوگۆ لەسەر هەموو بابەتەکان و ڕێککەوتنێک هەبیتن کە قابلی جێبەجێکردن بیتن و لە بەرژەوەندی خەڵکی عێراق بیتن و بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانیش خەمخۆری هەموو عێراقە بێگومان، بەڵام لە هەمان کات خەمی یەکەمی حکوومەت لەو ئیدارەی کە دەیکا کە هەرێمی کوردستانە و هیوادارین کە بتوانین بگەینە نەتیجەیەکی گونجاو و بەڕای من کەش و هەوای گونجاو دەکرێ دروست بکرێتن لە بۆ گفتوگۆی باشتر و گەیشتن بە ئاکامێکی باش. هەرچەندە گفتوگۆی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەبووە لە ماوەی ڕابردوو و دەکرێ بگەینە نەتیجەیەک کە هەموو لایەک لەی سوودمان بینن و براوە بین.